بینەرانی بەڕێز خۆشەویست لە شوێن جوانترین سڵاوتان لێبێ بە خۆشحاڵی و جایکە بە یەکەگەینەوە لە دیداریشی تایبەتدا. بەڕێزان پرۆژەی بریتیش کانسڵ یەکێک لەو پرۆژە گرنگانی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەرجەستەی ئەکات بۆ ئەوەی باشترین سیستەمی خوێندن بەرەو باشتر بڕوات. لە چەند ساڵی ڕابردوودا پرۆژەی بریتیش کانسڵ تا ڕادەیەکی باش چۆ ناو قوتابخانە و خوێندنگاکانەوانە لە قوتابخانە بنەڕەتیەکان و لە خوێندنگە ئامادەیەکان. بۆ زیاتەتی شخستن سەر ئەو پرۆسەیە و بابزانین لە ڕابردوودا چی کراوە، چیش بۆ ئایندە ئەکرێت لەسەر ئەم کاری بریتیش کانسڵ ئەو پرۆژەیە. ئێمە وەک تەلەڤیزۆنی پەروەردە بڕیارماناوە بتوانین لە ئایندە هەفتانە بەرنامەی تێر و تەسەل لەسەر ئەم پرۆسەیە بکەین، چونکە یەکێک لە پرۆسە باشەکان و کە وەرگیراوە لە وڵاتی بەریتانیا و ئەزمونێکی زۆری هەیە ئەم کارە خزمەتێکی باشەکە بە واری پرۆسە و فێرکردن. بەڕێزان بۆ بەرنامەی ئەمجارەش میوانداری بەڕێز مامۆستا شیروان ئەحمەد حەسەنمان کردووە سەرپەرشتیاری پرۆژەی بریتیش کانسڵ لە شاری سلێمانی، هەروەها لە بۆردی وەزارەتیش بەشدارە. مامۆستا شیروان بەخێربی. سپاس دەکەم. مامۆستا شیروان، پرۆژەی بریتیش کانسڵ ئێمە ئەزانینەوە چەند ساڵێکە زۆربەی مامۆستایان و سەرپەرشتیارانیش خولیان وەرگرت و چوونەتە ناو خولەوانی و بە بەردەوامیش بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنانی سلێمانی بە سوپاسەوە سەرقاڵی ئەم پرۆژەیە کە مامۆستا و سەرپەرشتیاران و ئەو کەسانی کە کاری لەسەرەکەن دانەبڕن. ئەم پرۆژەیە ئەگەر ئێمە ڕاستە بەرنامەی زۆریشمان لەسەر کردووە و بەڕێزش چەند جارێکیش لێرە بە خۆشحاڵی و میوان بووی باسێکی سەرەتایی چۆنیەتی هاتنە ناوەی بۆ عێراق کرد، چونکە ئەم پرۆژەیە لە سەرجەم هاوبەشە لە سەرجەم عێراقا پەیڕەوەکرێ بە هەروەها لەگەڵ هەرێمی کوردستان. دەستان خۆش بێ. خۆی پرۆژەی بریتیش کانسڵ لە ساڵی 2007ەوە یاداشتێکی لە تێگەیشتن ئیمزا کراوە لە بینی حکوومەتی ناوەندی لە بەغا حکوومەتی هەرێم لەگەڵ ڕێکخراوی کەلتوری بەریتانی کە پێڵین بریتیش کانسڵ، واتە لە 2007ەوە لە ئیشکردنە. 2007 تا 2009 تەنها لە دوو ناوچە وەرگیراوە وەکو تێست لای حکوومەتی ناوەند بەڕێوەبەرێتی پەروەردەی کەرخی لای حکوومەتی هەرێم بەڕێوەبەرێتی پەروەردەی کۆیە. لەم دوو شوێنە بە تێست وەرگیراوە تا ساڵی 2009. لە 2009 بۆ 2011 کۆمەڵە پەروەردەی تر بەشداری تیا کردووە. یەکێک لەوانە بە خۆشحاڵیەوە ئەوسا پەروەردەی مەڵبەندی سلێمانی هەبوو، ڕۆژهەڵات و ڕۆژئاوانە بوو، داخڵ بە پرۆژەکە بووە. فەیسی یەکەمی پرۆژەکە لە 4 تەوەر پێکات بوو کە ئەویش بریتی بوو لە تەوەری یەکەم دانانی پێوەەر بۆ مامۆستا، تەوەری دووەم دانانی پێوەەر بۆ بەڕێوەبەر لەگەڵ یاریدەدەر کە دوایی جاکرایەوە، تەوەری سێم دانانی پێوەەر بۆ سەرپەرشتیار، تەوەری چوارەم دانانی پێوەەر بۆ قوتابخانە وەکو دامەزراوەیەکی پەروەردەیی. دیارە کاری دانانی پێوەەر کارێکی ئاسان نییە، ئەمە ماوەیەکی زۆری خایەن لەبەر ئەوەی بوونی پێوە لە پەروەردەیە ئێستا بۆتە بنەمای کارکردنی پەروەردە لە وڵاتە پێشکەوتوەکان. ئەگەر باز لەو بەسەرمانە نەڕوە ئەو پێوەری کە بە ڕێزە باسێکی ئایا ئەو پێوەرە بوو کە لە بەریتانیا بەکارێت یان لە وڵاتێکی ئەفریقی بەکارێت یان لە وڵاتێکی ئەمریکا بەکارێت، تۆ ئەمە ناوچەکەش بۆ ناوچەکە ئەی گۆڕێ بێ ینی ئەو پێوەرانە بوو کە بتوانێت لێرە پەیڕە بکرێت. خۆی زۆر جار هەڵت تێگەشتنێک هەیە کە باسی پێوەرەکەین ئێستا لەم پرۆژەیە خەڵکەڵێ سیستەمی بەریتانی بەکارێن یان جارانیان و سیستەمی سویدی، نەخێر ئەمە ئەوە نییە. طبعا بۆ هەموو پێوەرەکە دانراوە گروپێکی کارکردن پێکاتوە، ئەو گروپە لە 15 کەس پێکاتوە. لەم 15 کەسە سیانیان هاوبەش بوون لە بنێوان هەموو گروپەکانە کە یەکێکیان دکتۆرای هەبوو لە دەروونناسیە، یەکێ دکتۆرای هەبوو لە شێوازی وانەوتنەوە، یەکێ دکتۆرای هەبوو لە مەشق و ڕاهێنانە. ئەندامانی گروپەکە لەو پەروەردانەی کە تیا جێبەجێکراوە هەڵبژێراون، واتە لە هەموو پەروەردەیەک نوێنەرێک هەبووە لە دانانی پێوەرەکانە. پێوەری هیچ وڵاتێک نهاتوەتە ئەم وڵاتە و تەرجەمە بکریان کۆپی بکرێ لێرە، نەخێر ئەو پێوەرانەی کە دانراوە سوود لە پێوەری وڵاتان بینراوە. بۆ نمونە ئێمە کە پێوەری مامۆستا دانرا، پێوەری بەریتانیا، سویسرا، دانیمارک، لوبناان، تورکیا، ئەمانە هەمووی وەکو سامپڵ ئاهاتە بەردەستی گروپەکان بۆ خوێندنەوە بۆ تێگەیشتن، زائیدەن سەردانی مەیدانیەکرا بۆ وڵاتانە بۆی بزان ئەم پێوەرانە چۆن چۆنی جێبەجێ ئەکرێ. لەسەر ڕۆشنایی ئەو پێوەرانە پێوەری خۆماڵی دانرا، واتە ئەم پێوەرانێکی ئێستا لە حکوومەتی هەرێم ئیشی پێکرێ لە 100% پێوەری کوردیە، بەڵام بە هاوکاری ڕێکخراوی
کەلتوری سووتان ئەزمموی ئەو وڵاتانە بەڵێ ئەتوانین بڵین لوبناان نزیکە لێتەوە تورکیا نزیکە لێتەوە لە کەلتور و لە زۆر بەتەکیدی هەموو ئەندامانی گروپی کاری پێوەرەکان سەردانی لوبنانیان کردووە، سەردانی تورکیان کردووە، سەردانی بەڕیتانیان کردووە لە یعنی مەبەستەکە لە سەردانەکەسی بۆ سوودوەرگرتن بۆ لە تەجروبەی ئەوان زانینی ئاستەنگەکانی بەردەمیان بۆ چونکم پێوەەر کارێکی ئاسان نییە کاتێ پێوەرێنیتە ناو پەروەردەوە ئەوەنەی دوژمنی بۆ دروستە بێەوەنە دۆستی بۆ دروست خۆی هەمیشە تازەگەری خەڵک لەگەڵیان نییە بێگومانم و تازەگەرێتیش بەرەو باشیە ڕوات کارەکەی بەدڵنیا یعنی خۆی یەکێ لە شتە خۆشەکان ئەوەیە کە ساڵی 1950 کاتێک عەبدولکەریم قاسم هاتووەتە سەر حکم لە عێراق بڕیارێکی ڕئاسی دەرکردووە کە بەدانانی پێوەەر بۆ مامۆستا کە ئەو ساوەزارەتی معارفە بۆ وەزارەتی پەروەردە نەبووە پێوترێ معایر المعلم ئەمە لە عێراق نەگەیشتوەتە ئەنجام ساڵی 58 یعنی عێراق یەکەم وڵاتە لە هەموو عالەمە کە بیری لە پێوەەر کردبێتەوە ئەمریکا بەو گەورەی خۆی ساڵی 1970 چۆمسکی و دەستێک لەگەڵ چۆمسکی بیریان لە پێوەەر کردوێتەوە لە بواری پەروەردەیە بەڕیتانیا خۆی ساڵی 92 پێوەری داناوە بۆ مامۆستا یعنی عێراق پێشنگ بۆ لەوەیە بەڵام سەری نەگرتووە ئیشەکە ئێستا ئەمەکە گەڕاوی نەتوانێت ئەمانێت پێوەردانین بە تاکیدی ئاستەنگ زۆرە بەڵام هاوکاریش زۆرە خەڵکانێکی باشن دڵسۆسن ێساش لە پەروەردەیە کە زۆر حەزیان بە ئیشەکە هەیە ئازان مەبەز لێی چییە دڵنیام ینی وەکو هەموو شتێکی تازەکەری وەکو جەنابوتە دوژمنی هەیە ئاستەنگی هەیە بەڵام کەسانی دڵسۆزیشن کاتوان پشگیری وکەن هاوکارە بن بڵێ مامۆستا نەسەر ئەوەی کە ئەو پێوەرانە وردە ئەتوانن کاری لەسەر بکەن ئێستا لەم کاتەیە پەروەردەی ڕۆژ هەڵاتی سلێمانی ئەو پرۆسەیە بە تەواوەتی جێبەجێەکات و لە هەموو بوارەکانە چ سەرپەرشتیاران چ ئارەزووەکەم لە بەرنمەکانی داهاتووە بەنامێک بەس تایبەت بێ بە سەرپەرشتیار چ کارێکی ئێستا کارەکەی چ جیاوازی چێوە لەگەڵ پێشوو بێگومان ئەسا زۆربەی قوتابخانەکان لە شوێنەکانی کەشە شێوازی گروپ بەکارێنێ کە سوودی لەو تەجروبەیە وەرگرت و پرۆسی وەرگرتووە خۆی شێوازی گروپینەکە چی ئەبەخشێت زیاتر کە کاری لەسەرکات لەم پرۆژەیە خۆی پرۆژەکە تەنها کار لەسەر گروپین ناکە پرۆژەکە بەشێکی بە خوێندکار بەڵێ ئەوەی کە زیاتر پەیوەندی بە ناو پۆلەوە هەیە بە پرۆسەی فێربوون و فێرکردنەوە هەیە شتێکمان هەیە پێڵین ئاکتیڤ لێرنین واتە فێربوونی نایابیان فێربوونی چالاک واتە کەتیا قوتابی سنتەر بێ قوتابی ڕۆڵ ببینێ قوتابی چ کاتێ ڕۆڵە بینێ کاتێک ئێمە بنەمایەکمان هەیە لە فێربوونە ئەڵێ بە ئینگلیزی think per share think یعنی بیرکەرەوە بە تەنیا خۆت بیرکەرەوە پر لەگەڵ ئەو کەسەی تەنیشتا جوود بە بیرۆڕا ئاڵوگۆڕکە شێ بڵاوی پێوە بکە یعنی ئەو بیرۆڕایی کە هەتە لە ناو پۆلە نەشریکە بڵاوی کەرەوە لە ناو پۆلە ئەمە بنەمای کاری گروپە جاران لە وڵاتی ئێمە ئەم لە پرۆسی فێربوونە بەداخۆ ێساش لە زۆر شوێنە ئەم بنەمایە نییە واتە مامۆستا پرسیارێکی ڕاستەوخۆ ئاراستی قوتابیەکی دیاریکراوەکە تەنها ئەو قوتابیە وەڵامەتەوە نەکاتی بیرکردنەوەی هەیە نەکاتی ئاڵوگۆڕکردنی بیر و ڕای هەیە نەکاتی ئەوەشی هەیە کە ڕێی خۆش مامۆستا هەیە شەرمنە هەیە نوتقی باش نییە هەیە دەنگی بەرز نییە ڕاستە هەمووی ڕاستە ینی ئەمانە خۆی بۆ خۆی ئەبێتە ڕێگرێک لە بەردەم یان تۆ لانە شتەکە نەزانێت تەریقبوونەوەیەک بۆ ئەو مناڵە دروست بیان بۆ گەورەش تۆ لە زان کۆش هەڵستە شتەکەوانە بێ لانێ مامۆساتوانە کاتێک ئێمە پۆلێنی خوێنکارەکەین خوێنکار پۆلێنی هەیە باشترین نمونەی خوێنکار تەشبیه کراوە بە ئەسب لەبەر چی تەشبیه کراوە بە ئەسب چ لە ڕووی کەسایەتیەوە کە ئەسب ئاژەڵێکە زۆر کەسایەتێکی بەهێزی هەیە ئاژەڵێکی زیرەکە یەکێک لە خاصیەتەکانی ئەسب کاتێکە ئەوێ باز با لە شوێنێ پەڕێتەوە بۆ شوێنێکە پێشەوەی بازەکەی با هەنگاوێک گێتە دواوە ئەو هەنگاوەکەیەتە دواوە چێکە قیاسی مەسافەکە چەندی هێز پێویستە بۆ بازارنە واتە پێویستی بە بیرکردنەوە هەیە بۆیە جوانترین لە تەسنیفەکە باشترین جۆری قوتابی و قوتابەیە کە تەشبیه هەکرێ بە ئەسب کەواتە ئەم قوتابی پێویستی بە چییە پێویستی بە بیرکردنەوە هەیە واتە تۆ کاتێ پرسیارێکی ئاراستەکەی ئەبێ بڵێ ئەم پرسیارە بۆ تۆ کەمێکە وەڵامەکە و لێ وەرەگرم بۆی بیرکاتەوە نەخێن پرسیاری دەماچەی لێ ناکەی پرسیاری دەماچەی لێ ناکەی ڕاستەوخۆ بڵێ تۆ وەڵام بەرەوە ئەشڵەژێ بۆیە کاتێکە ئەسب
ئەو بیرکردنەوەی هەیە قوتابیە زیرەکەش پێویستی بۆ بیرکردنەوە هەیە کە بیرکردنەوەی نەبێ یعنی تعبیر لە خۆی ناکارنێ و ساشتەکە بەس دەرخیاتە کە بوو بە دەرخیات یعنی هیچ فێربوونێک ڕوونایە ئەمە یەکێکە لە بنەماکان کە ئێمە توانین لە فێربوونی چالاکە ئیشی لەسەرکەین ئەم پرۆژەیە کە باسی پێوەرمان کردمان مەساتوانە پێوەەر بەس کاری گرروپی نییە وەکوتم ئێمە پێوەرەکان بۆ تاکەمانە و بۆ دام و دەستگا هەمانە مەبەستمان لە تاکسیە پێوەری مامۆستا پێوەری بەڕێوەبەر پێوەری سەرپەرشتیار دوایی هینی بەڕێوەبەر جاری کە وردمان کردەوە چکم بەڕێوەبەر کەسێکە لەگەڵیا ئیشەکە کە یاری دەدەرە یەکەم جار پێوەری بەڕێوەبەر و یاریدەدەر یەک پێوەەر بوو ئێستا پێوەری یاریدەدەر جیاوازە لە بەڕێوەبەر یعنی ئێستا ئێمە 5 جۆر پێوەرمان هەیە پێوەری مامۆستا پێوەری توێژەری کۆمەڵایەتی و دەرونیش کە ئەوە تازەیە پێوەری یاریدەدەری بەڕێوەبەر پێوەری پێوەری سەرپەرشتیار دەگەڵ پێوەری قوتابخانە پێوەری کەسەکان بەسەر سێ بوارە دابەش بوو بواری یەکەم زانینە بواری دووەم کارامەیە بواری سێم بە هاو ڕەفتارە ئەما گەروردی کەینەوە مەبەستمان چێ لە زانین کارامەیی بە هاو ڕەفتار یعنی تۆ نمونە کەسێک کە فێری ساقیە بێ زانین ئەبێ ئەم کەسە چەند خولێک ببینێ تاوەکو فێری گرتنی سارە لێ خوڕینە بێ کە فێری سارە لێ خوڕین بوو هەموو شتێک نییە بووی و ناش حکوومەتیش ماڵەتی پێ نایە بچێتە سەرجادا ئەڵێ وەرە تەرایی بوو ئەبێت تاقیکردنەوە بکەین تاقیکردنەوەکەمە بەس چێل ئەو زانینەی کە ئیزانی بیخێتە بواری جێبەجێکردنەوە ئەوی کە پێێتەوە ترێ بیکەی کەواتەمە بوو بە کارامەیی کاتێک کارامەی و دەستەکەوێت کارامەیش بە تەنها هیچ شتێک نییە چونکم تۆ کاتێکە حکوومەت تۆ فێری ساقی بووی ماڵەتی وەرگرتووە بەڵام لەسەر شەقامەکان پۆلیسی مرور هەیە کاتێک تۆ مخالەفەکەی سزادێ پابند بێ و یاسایانە و پابندبوون بە یاساکان بە هاوڕەفتاری تۆیە بۆیە جاران شعارێکە بۆیان و ئەلسیاقە فەن و ذەوق و ئەخلاق ئەبێ ئەم سێشتە لە سایقێکە هەبێ ئەنج بە هاوڕەفتاری سایقی تایە ئەمە ئێمەش کردومانە هەماشتە بۆ نمونە ئەگەر پێوەری مامۆستا بخوێنیتەوە لە بواری یەکەمە یەکەم ستاندەرد کەیەتە بەردەستمان ئەڵێ پێویستە مامۆستا ئەو بابەتەی دەیڵێتەوە بیزانێت باشە حەز مامۆستای وەربگری لە کوردستان ئەڵێ من کاتێ ئەچمە پۆلەوە ئەزانم چی ئەڵێمەوە سپۆرەکەم ئەوەیە پسپۆرەکەم ئینگلیزیە بم بەرە پۆلەوە مامۆستای ئینگلیزیم بەڵام بەڵگەکان چین بۆ ئەوەی کە من ئەو مادەی کە ئەو دەرسەی کە ئیڵێمەوە ئەوانەی کە ئیڵێمەوە ئێزانم چیتیایە سێرەکەی ئاماژە دەرمان هەیە موئەشیرمان هەیە موئەشیرەکە بۆ کەسێکە هەڵسەنگاندن بۆ مامۆستاکە موئەشیر یەکەم ئەڵێ چی ئەڵێ ئایا مامۆستا وردەکاری بابەتەکە وەرەگریا واتە من ئەتوانم لە زیاتی مامۆستاتوانە بچمە پۆلەوە بڵێم من مامۆستای وەرزشم ئەڵێم لە یاری تۆپی پێ هەموو تیپی 11 یاریزانی هەیە ئەمە شتێکی عامە وردەکاری ئەم 11 یاریزانە چییە کە بزانم کەسێکەیە گۆڵ پارێزە کەسێکەیە لە خەتی بەرگریە کەسێ لە خەتی ناوەندا کەسێ هەیە لە هێڵی هێرشایە موشیری دوومەڵێ مامۆستا ئەم بابەتە ئەبەستێتەوە بە بابەتەکانی ترەوە چۆن مامۆستا بوا بکە وەرزش ببەستێتەوە بە ئینگلیزیەوە یان بە بیرکاریەوە وانە ئەمە کارامەی پێویستە یعنی مخۆم سەردانی مامۆستایەکەم کرد بیرکاریەوەەوە ئەم نمونەیە هەموو کاتێ من باسیەکەم چۆکم نمونەیەکی زۆر جوانە مامۆستا باسی چییە کرد بۆ پۆلی یەکی بنەڕەتی یەک کۆی یەک ئەکاتە دوو ئەمەلێکی زۆر بەسیتە ئاوێنەی هێنابوو ئاوێنەی ئەوەی کە ڕیشتاشینی جاران بەسەر قوتابەکانە دابەشی کرد منیش لە پۆلا دانیش بوو وتی سەری ئاوێنەکە بکەن پێم بڵێن چیە بینن وتیان دەموچاوی خۆمان تی باشە لە دەموچاوی خۆتانە چەند شتی دوانە ئەبینن مناڵەکانی کەوتی دوو گوێ کەوتی دوو لێ و دوو کونەل و دوو چاو دوو برۆ لەسەر چاوەکە وەستە وتی چەند چاوتان هەیە وتیان دوو تی کێ پێمەڵێ سوودی چاو چییە ئەم بیرکاری بوو بە زانست باشە سوودی چاویان باس کردی کێ پێمەڵێ چۆن پارێزگاری لە چاومان بکەین بیرکاری بوو بە زانست بوو بە پەروەردەی مەدەنی باشە مناڵەکان ئەمەشیان وت یعنی سێرەکەی ئەم مامۆستا ئەگەر مناڵێ فێر نەبێ یەک کۆی یەک ئەکاتە دوو بەڵام فێری ئەوە بێت سوودی چاو چییە فێری ئەوە بێت چۆن پارێزگاری لە چاوی بکە کەواتە ئەم مامۆستا کارامەیەکی باشی هەیە لەوانەکە ئەزانێ وردەکاری بابەتەکە چییە چۆن ئەیبەسێتەوە بە بابەتەکانی تر موشیرێکی تر ئەڵێ مامۆستا بابەتەکە بەسێتەوە بە ژیانی ڕۆژانی قوتابیەوە خۆی هەموو کاتێ مناڵ بۆچی فێری ئایپاد بوو بۆچی فێری لاپتۆپ و بۆچی فێری مۆبایلە بێ بە بێەوەی مامۆستای هەبێ چکم بەستیوتێ بە ژیانی ڕۆژانی خۆیەوە ئەوەی کە جاران لە تەلەڤیزۆن سەیرەکە ئێستا لە ئایپادا سەیرەکە ئێستا لە مۆبایلەکە سەیرەکە
بۆیە من و تۆ چەند پاسوەرد بخینە سەر مۆبایلەکانمان یان ئایپادەکانمان مناڵەکە و گەشتە نەچێتە قوتابخانە زۆر بە ئاسانی پاسوەردەکە کاتەوە شانە من و تۆ لە ماڵەوە بێ مۆبایلەکەمان بشارینەوە لە مناڵەکان چکمەگەر نەیشاریتەوە ئەو ئەپلیکیشنەی کە من و تۆ ناتوانین یاری بەکاری بێنین ئەو یاری پێکە کەواتە بەسراوەتەوە بە ژیانی ڕۆژان بۆ بە بەشێ لە ژیانی ڕۆژانی بۆی ئەم کارامەی پێیا کردوتە ئەمە ئەموو ئەشیرێکی ترەکە بۆ مامۆستا دوایی ئەموو ئەشیرانە واسیفەی بۆ دانراوە واسیفە چێ پێناسەکەری مؤشیرەکەیە یعنی مەبەستمان لە واسیفە چیە تۆ کاتی هەڵسەنگاندنەکەی ئەم هەڵسەنگاندنە هەموو ستاندەرێک نمرەی خۆی لەسرە تۆ ئەم نمرەیە چۆن دابەشەکەی واتە من ئەگەر 25 ستاندەرم هەبێ سە نمرەی لەسەر بێ یعنی هەر ستاندەرێکی من 4 نمرە بە ئەم 4 نمرەیە کە من یەم ئەدای مامۆستاییان قوتابخانەیەگە بینم چ کاتێ بڵێم 1 لە 4 چ کاتێ بڵێم 2 لە 4 چ کاتێ بڵێم 3 لە 4 چ کاتێ بڵێم 4 لە 4 ئەم واسیفەیە لەسەر 4 ئاست دابەش کراوە ئەڵێ ئەگەر ئاستی یەکەمە بینی یەکی بەرێ ئاستی دووەمە بینی دوی بەرێ ئاستی سێمە بینی یعنی بەو شێوەیە ئەوسا مامۆستا بە هەمان فۆرمیشەیە کە مامۆستاکە خۆی هەڵەسەنگێنێ هەڵسەنگاندنەکە پرۆسی ئەگەر باسی پرۆسی هەڵسەنگاندنەکە بکەین لەم پرۆژەیە یەکەم خەتۆی هەڵسەنگاندن پێڵین خود هەڵسەنگاندن یعنی تەقیم ذاتی سێلف ئیڤالوێشن واتە مامۆستاکە خۆی چەندی جێبەجێ کردەوە یعنی پێ ڕاستگۆبی لەگەڵ خۆی سێشتمان دەستەکەی مامۆستاتوانە ئێمە چۆکم تێستمان کرد کاتی خۆی لە ساڵی 2013 بۆ 2014 لە دە قوتابخانە تێستمان کرد سێ نمونە و دەستەکەوێ بێ بتوانانی ئیشی لەگەڵا بکەین نمونەی یەکەم مامۆستای خراپە یان بەڕێوەبەرێ خراپە یان قوتابخانەی خراپە بەخۆی ئەڵێ من باشم واتە کاتێک کە فۆرمی خود هەڵسەنگانی تێ لە سە نمرە 95 بۆ خۆی دانێ لە خولی سەرپەرشتیارەکانە ئەمە ڕوویە سەرپەرشتارێکمان هەبوو یەکەم ڕۆژ فۆرمەکەمان ناخود هەڵسەنگانن سەڵەسەی بۆ خۆی دانا باش ئێمە نابێت قسە بکەین 5 ڕۆژ لە خولا بوو ڕۆژی پێنجەم فۆرمەکەمان نایە 35 بۆ خۆی دانا وتمان بۆ دابەزی تیکاکە من وا تێگەیشت بووم خۆم هەموو شتێک بووم بەڵام هەموو شتێنیم یعنی ئەو خود هەڵسەنگاندنەکە ئەکرێ وەکو ئاوێنەیەک وایە من و تو ئێستا کە هاتوین بۆم بەرنمەیە پێشەوەی دانیشین لێرە چەند جارە سەیری جلەکانی خۆمانمان کردو ئایا ستایلەکەمان جوانە بەم شێوەیە بینە بەرنمەکەەوە گونجاوە جلەکان ڕەنگەکان ئەجا هاتوین ئەو خود هەڵسەنگانەش ئەو ئاوێنەیە پێ دەڵێ تۆ ئەمە شێوەی حەقیقی تۆیە خود ئاوا ببینە عیبەکانی خۆ دیاریکە ئەمە لەوانەکە تا هەموو شتێکە بەکارێناوە ئەوەی کە خۆ تۆ زانی ئەگەر لەگەڵ خودی خۆتا ڕاز نەبیت ئەزانی مامۆستا هاتە دەرێ لە دەرسەکەی لەو چل دقەیە ئەزانی گەیانێتیان هەمووی نەگەیان زۆر مامۆستا بینین جاروە بەشی پشۆکەژە خوات ئەوەی بەس حەقی تەواوەتەوە بەوانەکە ئەڵێ ماومە تەواویکەم نایەتە دەرێ پرسیارێکە شتێکی تیاما بێت ئەو زۆر یەکەم بوو لە خۆ هەڵسەنگان وتمان تۆ خراپی خۆ بە باشە بینی زۆری دۆم بە پێچەوانەوە تۆ باشی خۆت بە خراپە بینی ئەمە شێ لە ناو مامۆستایە طبعا ئەمانە ئەو مامۆستایانە بڕوابوون بەخۆی کێشەکە من لەو کێشانە هەیە زۆر بڕای بەخۆی نییە خاڵێکیان ئەوە بێت چۆکم ئێمە تحلیلی نەتائیجمان کرد کاکتوانە قسەمان لەگەڵ مامۆستاکان کرد بەشێک لەم مامۆستایانە چۆن بڵێ لە ناو دۆڵێکە هاوارێکەکە بۆ کەسی یارمەتی بە ئەو کەسە نادۆسێتەوە کە ئەم کەسە ئەبێ سەرپەرشتیارە ڕۆڵە بینێ ئەبێ سەرپەرشتیار دەستی ئەو مامۆستایە بگرێ هاوکاری ئەو مامۆستایە بێ ئەم مامۆستایە باشە بەڵام تموحیە زیاتر بێ چاری نەماوە هاوارەکە کاکی سەرپەرشتیار شتێکی تازم پێ بڵێ بەس بەداخۆ سەرپەرشتیارەکەش بەشی زۆریان پێیان نییە بۆ ئەم مامۆستایە خۆی چۆنە دۆسیواتە بێت تۆ هەر قەوانە کۆنەکە لێ تازەگەرێتی نەبێت چی ئەەکەی ئەوە ژێکێکە لە هەر کارە باشەکان هەموو چەمکەکانی گرتەوە لە تاریدی ئەمە جۆری سێم ئەو کەسەی بە واقعی خۆی بینێ ئەوە ئیشکردن لەگەڵیانە زۆر ئاسانە یعنی خۆی لە ئاستێکی مام ناوەندا خۆی بینێت تەقیم خود هەڵسەنگانەکەی خۆی توێتی من مام ناوەندم ئەمانە مێشکیان کراوەیە ئەمانە و کۆمەڵە مامۆسان کە ئەکرێ زۆر بە ئاسانی ئیشیان لەگەڵا بکرێ و پێش بخرێن ئەم خود هەڵسەنگانە تەمەنم خود هەڵسەنگانە بۆ مامۆستا هەیە بۆ بەڕێوەبەر بۆیاری دەدەر بۆ سەرپەرشتیار بۆ قوتابخانە ئەوەی کە ئێستا ئێمە لە بریتیش کانسڵ ئیشی لەسەرەکەین کاکتوانە بۆی زۆر دوور نەکەینەوە لە بابەتەکە لە فەیسی دووەمی پرۆژەکە زیاتر خود هەڵسەنگانی قوتابخانەیە ئێستا ئەمە پێوەری قوتابخانەمان هەیە قوتابخانە وەکو موئەسسەسەیەک نەوەکو وەکو شتێکی فەردی کاتێ باسی موئەسسەساکەین کەواتە بێ بزانین لە ناو قوتابخانەیە کۆمەڵێک کەسن ئیشەکەن
ئەم هەڵسەنگانەکە ئەکرێ هەموو ئەم کەسانە ئەگرێتەوە. 25 ستاندەرمان هەیە بۆ قوتابخانە بەسەر 5 بوارە دابەش بوو. بواری یەکەم بواری پلانی استراتیجی و دید و بەڕێوەبردنە، کەواتە ئەمە بوارێکی ئیداریە. بواری دووەم و سێم بریتە لە فێربوون و فێرکردن کە ئەمە بواری کاری مامۆستا ئەگرێتەوە ئەوی لە ناو پۆلا ڕوئە. بواری چوارەم بریتە لە بەشداری پێکردنی کۆمەڵگەی مەدەنی لە ناو پرۆسەی خوێندنە. ئێمە زانین ماوەیەکە بەهۆی ئەم بارە نائابووری قەیران و ئەم شتانەوە حکومەت توانای ئەوەی نەماوە خزمەتی ناوەندەکانی خوێندنکە، کەواتە تۆ بێ پەنا بریتە بەر کەسانی تر، ئەنجومەنی دایک و باوکان، ڕێکخراوەکان، کۆمپانیاکان، خەڵکی خێرخواز، چۆن ئەمانای نیتە ناو پرۆسەی فێربوون ویانکەی بە بەشێک. ئەمە بواری چوارەمە. بواری پێنجەم دەرەنجام و دەرهاویشتەکانە، یعنی ئەم قوتابخانەیە پرۆسی یعنی سادەترین پێناسەی پەروەردەڵێ پەروەردە بریتە لە پرۆسی دروستکردنی مرۆڤەکان. مەبەستی لە پرۆسی دروستکردنی مرۆڤەکان، یعنی ئەمەوە بەرهێنانێکە، بەڵام ئەوە بەرهێنانێکی دوورخایەنە، یعنی شتێک نێتەوە بە ساڵێ بە 2 ساڵ ئەنجامە دەستکەوێت. زۆر مەوداکەی زۆر دوورە کاکتوانە. تەنانەت لە ئەمریکاش مامۆستاگەر بینە سەرەوە لە ئەمریکا لەوانەش کە ئەم پرۆسانەکان دوورمەودای تایەتی بۆ 15 ساڵە. تەنانەت دۆ توێژینە درێژخایەنەکانیان توێژنیان هەیە بۆ 15 ساڵ بۆ 20 ساڵ بووە بەتابگاتە دەرەنجامێکی تەواوەتی بۆ کاریکەی کات. ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانی خۆمان ئەگەر بمانێ هەست پرۆژەیەکەینە ناو پەروەردە دەرەنجامەکەیمان دەستکەوێت بەلایانی کەم 25 ساڵمانەوێ، چونکم سەری پرۆسی پەروەردەی ئێمەکە. قوتابی کە ئێتە قوتابخانە تەمەنی 6 ساڵە، قۆناغی 1 بۆ 6 ساڵ ئەمە 12، قۆناغی 6 بنەڕەتی تاوەکو 6 ئامادەی 12 ئامادەی 6 ساڵ ئەمە 18، 4 ساڵ لە زانکۆ ئەمە 22، دوای زانکۆش ساڵێ 2 ساڵ بۆ پاکردنەوەی مێشکی خۆی 24، یعنی تۆ بە 25 ساڵ ئەنجا ئەنجامی پرۆسەیەکە دەستەکەی پرۆژەیەکە دەستەکەی بڵی ئەم شتە باش ناخێت بۆ تاک. اینجا تۆ ئەگەر بێتە سەر کۆمەڵگەیەک بە گشتی بۆ ئێمە زۆر بەپەلێن بەداخۆ، یعنی ئەو پەلێ من هەندێک جار لە کەسە پەروەردەکانی شایع بینم ئەڵێەوە ساڵێک ئەو پرۆژەیەمان جێبەجێ کرد هیچمان دەست نەکەوێت، هیچ دەست ناکەوێت. ڕێگۆ ئەمە مەشینی قیمەکردنیە، تۆ پیازێ بکەی بە مەشینەکە دوای لە خوارەوە دەست بگریتەوە بزانێت چی لێ هاتووە. ئەمە پرۆسەیەکە ئەیهێنێ بە 20 ساڵ 30 ساڵ ئەی با دوایی تۆ ئەبێ دەرەنجامەکەی لە قوتابخانەیە سیر نەکەی. ئێستا ئەم قسەی حەزەکەم بیکەم ئەگەر بمانوێت دەرەنجامی پرۆسی پەروەردەی حکوومەتی هەرێم بزانین ئەبێ ئەزانین لەکوێ تێستکەین. بەداخۆ ئێمە تا ئێستا لە ناو قوتابخانە ئاکەین، ئەبێ لە سلێمانی بچین لە ژێر پردەکە بیکەین، لە هەولێر لە شێخەوڵا بیکەین، بەرهەمەکە و لەویا دەرەکەوێت. بڕۆ ئەگەر وەزعی ژێر پردەکە و بەدڵ بوو بڵێ پرۆسی پەروەردە لە وڵاتی ئێمە سەرکەوتووە، ئەگەر شێخەوڵا بەدڵ بوو لە هەولێر بڵێ سەرکەوتووی، ئەگەر بەدڵ نەبوو پەروەردە شکستیە ناوە. چونکم تاکەکان دوایە چنەوە ئەوێ ئەکرێتەوە لە ناو قوتابخانەیە لە پۆلێکە 30 قوتابی دانی بە چاوسورکردنەوەیەک 3 ساعت هەرسیان بێدەنکەی، بەڵام لە ژێر پردەکە ئەتوانیەوە بکەی ناتوانانی بیکەی، کەواتە تۆ ئەنجامەکەی بەرهەمی پەروەردە و لەویا دەستەکەوێت. بۆیە کاتێ ئەویا باش بوو کەڵکی ئەوەی هەبوو هەموو تاکەکان بە ئازادی تیا پیاسە بکەن، هاتوو چۆ بکەن، دەستی کەس نەبڕێتە شتەکان ئۆکەی بن، ئەو ساڵین پەروەردە سەرکەوتووە. بەس مامۆستا پێشەم قەیرانە کە سەرەتای ئەم پرۆسەیە بە تەواوەتی بڵاو بووانێ و خولەکان پێم وایە لە 2012 و 13 هێشتا بواری داراییوانە بوو، بڕیار بوو سربەخۆی ئابووریشی هەبێ قوتابخانە و خوێندنگاکان کە لە ژمارەیەکی حسابی لە بانک بۆ کرێتەوانی و ئەو پێداویستیانی کە ئێوێت بە بەردەوامی ئەو کاتی هیچ کەم و کوڕێکی شیڕاستە بوو، بەڵام ئیتر ئەو بارودۆخی کە تێکەوتووە هەرێمی کوردستان وازان ئەمانە زۆری چوە لاوە. حەزەکەم ئامارێکە بەمە باسی خولت زۆر کرد بۆی بزانین خولەکان ئێمە چیمان کردووە. تەمان بەس لە پوختەکەی هینی پارێزگای سلێمانی تەمان ئێمە ئەو کاتی کە خولەکان دەستی پێکرد هێشتا هەڵەبجە نەبوو بە پارێزگا، یعنی ئێمە 13 پەروەردەمان هەبوو. لەم 13 پەروەردەی ئێمە 1830 قوتابخانە 1830 قوتابخانە ئەمە کۆی گشتی قوتابخانەکانمان بوو. لەم 1830 قوتابخانە ئێستا ئێمە لە پەروەردەی ڕۆژهەڵات 228 قوتابخانەمان دیاری کردووە ئەم پرۆژەی تا جێبەجێکرێت بە تەواوەتی تا جێبەجێکرێت. تەمان لەم پەروەردەکانی کەش هەمووی سامپڵ وەرگیراوە، بەڵام هێشتا ئەم بڕیارەوە وەزاریەکە دەرنەچۆکە لەوانی جێبەجێ بکرێت. بۆیە بۆ ساڵی خوێندنی حەڤە ئەمەی کێساتیاین تەنها پەروەردەی ڕۆژهەڵات مەشمولە لە 228 قوتابخانەی بنەڕەتیاکرێت.
طبعا بەڕێوەبەرەکان ئێمە ئەو بەڕێوەبەرانی کە خولیان بینیوە ژمارەیان 675 بەڕێوەبەرە. چکە بەڕێوەبەر و مامۆسا هەموویشی بەیەکەوە خولێ بینی. با من ئەوە ڕەکەمەوە خولەکان خولی بەڕێوەبەر و یاریدەدەر جیاواز بوون، خولی مامۆستا جیاواز بوو. ئەم 675 ژمارەی بەڕێوەبەر و یاریدەدەرە کە سربەخۆ خۆیان خولێکیان بینی لە ژێر ناونیشانی ڕابەرایەتی و بەڕێوەبردن. خولێکی ترمان هەبوو خولی فێربوون و فێرکردن، ئەم خولە بۆ مامۆستاکان بوو، بەڵام ئەوە بەڕێوەبەریش بەشدار بێتە 3762 کەس ئەمە لە مامۆستا خولیان بینیوە. بەڵام ئەگەر بە ژمارەی بەڕێوەبەر و دوایش سەرپەرشتیارەکان زیاد بکەین ئێستا چکم لە ئەمە کە من پێ دەڵم پوختەی تا کۆتایی ساڵی 2014 لە 2014 تاوەکو 2007 ئێمە چەند خولێکی متەفەڕیقەمان کردەوە، ئێستا ژمارەکەمان نزیک بۆتەوە لە 10,000 لە پەروەردەی ڕۆژهەڵات. بەڵام پەروەردەکانیش لە پەروەردەی ڕۆژهەڵات ئێمە هێشتا 672 مامۆستامان ماوە خول ببینێ. لە پارێزگای سلێمانی 562 سەرپەرشتیارمان هەیە، 562 سەرپەرشتیار خولیان بینیوە، یعنی کەس نەماوە خول نەبینێ. خۆشبەختانە لەم سەرپەرشتیارانە تایەتی 3,000 خولەکەی بینیوە، چونکم خولیشیاندنی سەرپەرشتیاریشە بوو لەوێش بەرنامەکەدا بەشکرا زۆر بە تێر و تەسلی و بۆ ماوەی 23 ڕۆژی. بەڵێ ئەوە یعنی تاوەکو وەزعی دارایی باش بوو، بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنان کە یەکێکە لە بەڕێوەبەرە زۆر چالاکەکانی سەرەتای بەرنامەکەشە دەستخۆشیمان لەو بەڕێوەبەرێتیەکە جگەل لەم کارشکاری بە پرۆسەکردنی ئینگلیزیشیان هەیە، وانی زانست و بیرکاری بە ئینگلیزی بەڕاستی بەڕێوەبەرێتێکی زۆر ئاندوو چالاک خزمەتێکی زۆری بە بواری پەروەردە و فێرکردن کردووە. هەر مژدەیەکیش وە بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنان بۆی ناڵێن ئیسراحەتن. یانزەیمان لە هەولێر خولێکەیە 10 کەس لە سلێمانی ئەڕۆن ئەمانە بنە ڕاهێنەری پێشکەوتوو، پیانەوتێ ماستەر ترینەر، کاگەڕێنەوە لە هەژدەیمان خولێگەکەنەوە بۆ 120 کەس، 60یان سەرپەرشتیاری پەروەردەی ڕۆژهەڵاتن، 60یان بەڕێوەبەری قوتابخانە بنەڕەتیەکانی ڕۆژهەڵاتن. جارێکە خول دەست پێکاتەوە کە ئەم خولەکە بەروارەکەی هەژدەیمانە، واتە یانزەیمان خۆیان تاوەکو 15مان لە هەولێر خولە بینن، هەژدەیمان کێنەوە خول بۆ خەڵکانی کاکەنەوە بۆ سەرپەرشتیار و بەڕێوەبەرەکان، یعنی جارێکە خولەکانی بریتیش کانسەڵ لە هەژدەیمانەوە دەست پێکاتەوە کە سەرجەم بەڕێوەبەرەکانی قوتابخانە بنەڕێتەکانی ڕۆژهەڵات ئەگرێتەوە، سەرجەم سەرپەرشتیارەکان زایدەن ئەو 762 مامۆستاش کە ماون ئەوانی جارێکە داخل بە خولە بنەوە بۆ شوێ پەروەردەی ڕۆژهەڵات، یعنی کەسی نامێنێ کە خولی نان مامۆستا ئێستا بۆی لای ئێمە ڕوونە، بەس با بینەرانیش زیاتر بووی لایەن ڕوون بێت. ینی ئەوەی کێمە بینین بە بەردەوامی ئەمە تۆ ئیدامەیەکەیت، تۆ لەگەڵی ئەڕووی، یعنی پچران نەبوو لەم پرۆسەیە، ینی تۆ هەچ خولێکە بچیت ئەگە 2 ڕۆژ بێ وەرکشۆپێ بێ سیمینارێ بێ هەر سوودی خۆی سوودی خۆی لێوەرەگری. ینی تۆ ئەمە هەمیشە شتێکی پێڵەن وەبیرخستنەوە، هەمیشە تۆ لە وەبیرخستنەوە و نوێگەریایەتیشی تیا دروستە بێت ئەم کارە. بە تەکیدی خۆی خول لە هەموو وڵاتێک خول کە تۆ بەشداریەکەی بێ پارە بی، بەس لە وڵاتی ئێمە ئەو کەسی نەبێ خەڵکەکە پارەشێ کەسی کە بەشداری خولەکە جاران یعنی ئێستاش کری هاتو چۆیان بۆ سەرفەکرێ لەبەرەوەی وەزعەکە نالەبارە. بەس من هەر سپاسی و مامۆستایە ناکەم، ئەو بەڕێوەبەرانە سرە ڕایدەوامی خۆشیان ئێمە کاتێککە خولبان هەبوو بەیانیان دەوامیان نەکردوانی وەڕوان هاتن بۆ خولیان بە پێچەوانەوە کەمە دڵسۆزی خۆیان بوو، خۆزگە وەزعەکە باشتر بۆە بتوان ڕای پارەیەکی زیاتریان بۆ سەرف کرد. لێرەش و با سوپاسی و مامۆستایە بکەین زۆربەی لە هاوینی شەو لە کاتی کەشە دەوامێک لە مەکتەبە بوو، دەوامێکە چووە بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنان، سوپاس و پێزانینی خۆمان بۆ ئەو مامۆستا و سەرپەرشتیارەوە ئەوانی کە وانەکانی شەڵێنەوانێ. خۆی منیکە بوونوانەی کە هەموو خولەکان وانم تیاوتۆتەوە لە 8:30 بەیانی دەستمان پێکرد، جاری وا بوو 5:30 ئێوارە تەواو بووین، ینی پار لە کاتی بایکۆتکردنەکە ئێمە خولمان هەبوو نزیکەی 240 کەس بەشدار بوون لە خولە کە مامۆستا دڵشاد هاو زۆری بەلاو سێر وتی مامۆستایە بایکۆتەکە مامۆستایە بووەتەوە بە قوتابی، وتمان آخر ئەوانەی کە لە بایکۆتیشن بڵێ خول هەمویانیان چونکم ئەزان سوودی خول چەنە، یعنی ئەوە یعنی دڵسۆزێکی مامۆستای ئەم شارەیە بێ باس کرێ جێی دەستخۆشیە باز لە پێشتر ئاماژەما بوو دەست خۆش بێ. فەیسی دووەم زۆر گرنگە بەلامانەوە، فەیسی دووەم ئارەزووەکەم فەیسی دووهەم ئێمە ئەم بەرنامەیە زیاتر وەبیرخستنەوەیکی گشتی بوو بۆ ئەوەی کە کراوە. بەڵێ فەیسی دووهەم کە ئێستا کاری جدید لەسەر ئەکرێکە لە بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی
کە کاری لەسەرەکرێ ئارەزووەکەم لە بەرنمەی داهاتوە لە بەرنمەیەشکە بە تەواوەتی تیشک بخەینە سەر ئەم پرۆسەیە کە چی ئەکرێ و چی نەکراوە هەوڵەکان چییە ئەو دووربینیەی ئەم پرۆژەیە چییە تا ئاگاتێکی و ئاسۆکەی بەرەوچوو ئەڕوات بەڵام ئارەزووەکەم بەس یەک شتیکە کە هەموو کەسێ ببەر قوتابخانە خوێندنگایە کاڕوە دیدێکی هەیە ئەو ئینە بە کورتی باسی دیدە بکەین و بە کۆتایی بەم بەرنمەیە بێنین بۆی لە بەرنمەکانی داهاتوودا بە تەواوەتی بەش بینە سەری کە ئێستا سەرپەرشتیار چکارێکی هەیە تایبەت بێ بە سەرپەرشتیار بەرنمەیەک مامۆستا بە تەوەرەکانی هەموویەوە قوتابی خوێندکار کە ئێستا چقە لەم پرۆسەیە چی کردو و چی ئەکات قوتابخانە و بەڕێوبەر ئەتوانین ئارەزۆکەین جارەکە ئەم جارانی کە هێتەوانێ خەڵکی کەش بێت مامۆستا وەکو لە ڕابردوودا ئێمە زیاتر کەوی کە ئەوکو ئامارێکە گە بە تەواتی لام نەبێ لاین لە بەش ئەرشیفە بێ زیاد لە 40 بەرنامە بۆ 45 بەرنامەمان لەسەر ئەم پرۆسەیە کردووە بە هەموو بڵێ هەموو بوارەکانە تا ئامادەیەکان بەڕێوبەر مامۆستای شارەزە کاری گروپین چۆن دەستی پێ کردو ئەمانە هەمووی لەم شاشە ڕەنگینەکەی تەلەڤیزۆنی پەروەردەیەوە پێشکەش کراوە بە بینەرانی خۆشەویست و دایکان و باوکان بۆی بزانن پرۆسی پەروەردە گەشتوتە چوت لەم کاتێک کە ئێستامی تیاین بەڵام یەک بە کورتی باسی ئەو دیدە چونکە بەڕاستی بە بەردەم ئەو قوتابخانە و خوێندنگایانە ڕۆی هەرێکە و دیدی خۆی وەکو ئەتوانین بڵین شعارێکە چی بەرجەساکە و چی ئێوە بکات بەسەر من دەستخۆشیش لێواکەم بۆ هەموو بەرنمەی کە کردوتان لەسەر پرۆژەکەەوە جێگەی سپاس و پێزانینە بژدەش بۆ جەناب ئەم لەم فەیسی دووە ماشتەی کرد زیاکە بێزگە لە دیت کە بریتە لە پەیامی قوتابخانە یعنی ئەوەش زیاکە دیت بە عەرەبی پێڵێن ڕۆئیا بە ئینگلیزی پێڵێن ڤژن ڕۆئیا یاخود دیت بریتە لە خەونێک بە ئایندەوە واتە تۆ پێناسی خۆ دەکەی ئێستا من لە کوێم ئەمەوێ بە چی بگەم دیارە بۆی کە تۆ بتێ بە چی بگەی ئەبێ پلانە هەبێ ئەم پلانەیە کە تۆ ئەگەیەنێ بۆ شوێنە کاتێ دیتدا ئەنرێ سەررجەم ئەو کەسانی کە لە ناو قوتابخانەکەن بە دایک و باوکیشەوە ئەبێ بەشدار بنتە بزان ئەم دیدە ئەم خەونە چییەکە ئەم قوتابیانە هەیەەکە ئەم قوتابخانەیە هەیەی حەقی هەموو کەسێکە کاتێ مناڵەکەی خۆی ئەباتە قوتابخانەیەک بزانێ ئەم قوتابخانەیە بە چه عقلێک بەڕێوە ئەبرێ ئەم مناڵی بەچی ئەگە بۆیە دیت تعبیل لەو خەونە ئەکا بۆ ئایندا بەڵام خەونێک مەرجەکەیەتیایە ئەبێ ئایندەیەک بێ لێستا باشتر بێ بەدیبیلی جێبەجێکردن بێ بۆیە ئەوەی کە لای قوتابخانەکان ئەیبینی بۆ نمونە کاتێ بەردەمی ئامادەی سلێمانی کچانە ئەڕۆی سەر هەڵبڕە تابلێ قوتابخانەکە بە تەنیشتێ و دیدێکی جوان کراوە ئەڵێ یەکەمی قوتابخانەی شارەکەم من هەموو جارێکە ئەگەمە بەردەمی ئامادەی سلێمانی کچان سەر هەڵەبڕم بیر لەو ڕستەیەکەمەوە ئەمە گەر کەسێ لە پەروەردەیە ئیش نەکە خاصەتی دیت ئەمەیە ئەم پرسیارە کۆمەڵە پرسیار ئەم ڕستەیە کۆمەڵی پرسیار دروستەکە لای باشە ئەم قوتابخانەی بۆچی بەخۆیاڵە من یەکەمم ئایا هەموو ساڵێ نەتایجی امتحانی بە کەلۆری ئەم یەکەمە نەخێر باشە هەموو ساڵە قوتابەکانی ئەمە چێتە کولێت و نەخێر یعنی وەڵەکە تۆ بیر ئەەکەیتەوە لەم یەکەمێک کە بیری لەکەیتەوە یەکەمەکەی چی یەکەم قوتابخانەیە کە لەم شارەیە دامەزراوە هەڵگرینی سلێمانی حەقی خۆشێتی شانازی بەخۆیەوە بکە کاتێ بەردەمی قوتابخانەی نەجمەدین مەلایەڕووی دوو قوتابێ بینی جانتایەکی زانکۆ دوو مناڵ جانتایەکی زانکۆیە نەدەست یەکتری ئەپرسی ئەم دوو مناڵە بەقەدەر جانتاکە نابنم جانتایەت چێ بەدەستیانەوە بڕۆ من خۆم پرسەرم لە قوتابیەکانیان کردەوە ئەڵێ مامۆستا خەوی ئێمە لە ئایندەیە گەورە بیم چینە زانکۆ یعنی ئەمە دیدە خاصەتی دیت کە تۆ خەونەگە بینی بە ئایندەوە ئایندەیە کە لێستا بەرزتر بێ قابلی جێبەجێکردن بێ ئەمێ هەموو قوتابخانەی خاوەنی ئەم خەونە بێ ئەم خەونە شتێکی فەردی نیە من وەکو بەڕێوەبەر بێم لە ئەتەرنێت تا بگەڕم سێرچێ بکەم و ڕسمێدانێم و بڵێم تەواو بەس بەداخەوە یەک کێشەمان هەیە ئێمە دید و لۆگۆ تێکەڵەکەین دیت چ کاتێ ئەبێ بە لۆگۆ چ کاتێ ئەبێ بە دیت چونکە ئەم دووشتی زۆر جیاوازن لۆگۆ پێناسەی ڕێکخراوێک لایەنێکی سیاسی هەر شتێک بێت پێناسە ئەکا بۆیە هەموو لایەنێکە لۆگۆ بۆ خۆی دانێ بە شێوەیەک لە شێو وەکو هەوێ شخصی وایە ناوی خۆی لەسەر ئەنووسێ ئەنجا ئەم ناوە بە کورکراوی بێ ئەنووسێ بۆ نمونە تەلەڤیزۆنی پەروەردەی ئەنووسێ ڕێکخراوی سالاسیمە یان کۆمەڵی شت ئەڵێ لە دیدا نابێ ئەمە هەبێ هیچ ناوێکی پێوە نیە چۆکم دیت شتێکی لۆکەڵە تەلەڤیزۆنی پەروەردەی دیدێکی هەیە بەس لە ناو ئەم بینایە ئەو دیدە بەکارێ ناچێتە دەرەوە لەبەرەوە پێویست ناکە لەی بنووسی تەلەڤیزۆنی پەروەردەی وەساڵی دامەزرانیش نییە لە دیدا چۆکم دید مەودایەکی هەیە
یعنی تۆڵی من لە ساڵی 2007 تاوەکو 22 ئەمە دیدی منە کاتە من لە 22 ئەگەمام دیدە ساڵی دامەزرانی قوتابخانە لە زوبەشی زۆری قوتابخانەکان خسویانەتە سەر دیدەکە ئەوەی کا بە مەودای دیدەکە یعنی من لە ساڵی بۆ نمونە 65 ئەم خەونەم هەیە تا 2007 بۆم جێبەجێ نەبووە کاتت قەت جێبەجێ نابێ یعنی مەکتەبەکە مەبەستیەوە نیە ساڵی دامەزرانەکەی بەڵام بە غەڵەت دایناوە یعنی خۆزگە و غەڵەتانەمان چاکردایەتەوە سادیدەکە شتێکی جوان لەم خولانی کە ئەکرێتوانێ ئەتوان ئەوانەش بەڕێوبەر و مامۆستایان و سەرپەرشتیاران بوترێ کە کارەکانیان بۆ باشتر بکرێت و بۆ هیواین ئێمە وەکو تەلەڤیزۆنی پەروەردە وەکو ئەو کەسانی کە ناو بواری پەروەردە کارەکەین بەڕێسان وەکو سەرپەرشتیاران ئەو خەڵکانی کە گوێی لێمان وەکو دایکان و باوکان بۆ هیواین هەمووان هاوکار بن بۆ سەرخستنیان پرۆسەیە من لێرە هیچم نەماوە مامۆستا ئیشەڵا بۆ بەرنامەکانی داهاتوو بتوانین لە سەرجەم چین و توێژەکانی ناوپەروەردە ئەوەی کە بەشدارە بە یەکێک لە نوێنەری دایکان و باوکان بێنینە ستۆدیۆ کە کارێکەکان کاریان کردووە چی بکەن چی هەوڵێک بن مامۆستای سەرکەوتوو کەسانی سەرکەوتوو من لێرەدا هیچ نەماوە بیڵین وێ ڕای سوپاس و پێزانینمان بۆ بەڕێز مامۆستا شیروان ئەحمەد حەسەن بەرپرسی پرۆژەی بریتیش کانسڵ لە سلێمانی و ئەو کارانی کە کردویان لە ڕابردووە لەگەڵ هاوکارەکانیانە و ئەو کارانی کە لە ئایندەدا دەکرێت بۆ هیواین لە بەرنامەکانی داهاتوودا ئەم کارانە بە تەواوەتی ڕێکخین و بینەر و دایکان و باوکان و پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا سوودی لێ ببینین بینەرانی بەڕێز خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکی دیکە بەخواتانە سپێنی خواتان لەبێت.